بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بینەراز و خۆشەویستەکانی پێم خۆشحاڵم لە بەرنمەیەکی دیکەی دوانگەی خەڵک لە ئێوارەیەکی دیکەدا بە خزمەت ئێوەی ئەز و خۆشەویست گەیشتمەوە. بەڕێزان تەوەری ئەمڕۆی بەرنمەی دوانگەی خەڵک ئەرکی هاوڵاتی چییە لە پرۆسەی گۆڕانکاری لە حکومڕانیدا. بەڕێزان گۆڕانکاری لە پرۆسەی حکومڕانیدا لەلایەن هاوڵاتیانەوە دەکرێت لە وڵاتانی دیموکراسی. وشەی دیموکراسی لە دوو وشەی دێم و لەگەڵ کراتۆس هاتوواتە حکم و دەسەڵات بۆ گەل. ئەم وشەیە لە وەتای هاتووەتە ناوگەلانی خۆرهەڵاتی ناوەڕاستەوە وەکو پێویست لێی تێنەگەیشتوون بۆ پێی کە هاوڵاتی وا تاک خودی خۆی دەتوانێت ڕاستەوخۆ دەسەڵات لە حاڵەتێکەوە بگوازێتەوە بۆ حاڵەتێکی دیکە. حکومڕانان لە کۆمەڵێک و نوخبەیەکەوە بگۆڕێت بۆ کۆمەڵ و نوخبەیەکی دیکە ئەگەر هاتوو دەسەڵاتدارانی پێشووتر ممارەسەی دەسەڵاتیان وەکو پێویست نەبووە بەدڵی هاوڵاتیەکانی نەبوو. بۆیە هاوڵاتیان لە ڕێگەی پرۆسەیەکی دیموکراسیەوە لە ڕێگەی دەنگدانەوە دەتوانن ئەرکی سەرشانی خوان جێبەجێ بکەن و ئەو دەسەڵاتەی کە لە بەردەستیاندا هەیە بۆ گۆڕانکاری و ئەم کارتەی کە ئەم چانسەی کە لە بەردەستیاندا دەتوانن پراکتیسی بکەن و ممارەسەی بکەن لە کاتی دەنگدانەکاندا. تەوەری ئەمڕۆی بەرنامەی دوانگەی خەڵک ئەوەیە ئەرکی هاوڵاتی چییە لە پرۆسەی گۆڕانکاریەکاندا. ئایا لەم پرۆسە گرنگەدا هاوڵاتی دەبێت لە ماڵەوەدا بنیشێت یاخود دەبێت خۆی هۆشیار بێت و خۆی چاوکراوە بێت و دەبێت خەڵکانی دیکەش و خەڵکانی دەوروبەریشی ئاگادار بکاتەوە لە پرۆسەیەکی وها گرنگکە ئەمە تاکە چارەسەری گۆڕانکاریە، ئەمە تاکە دەرفەتی گۆڕانکاریە تاوەکو 4 ساڵی ئایندە ئەگەر بێت و لەم فرسەتەدا هاوڵاتیان فرسەت وەرنەگرن و هەل نەقۆزنەوە ئەوە تاوەکو 4 ساڵی دیکە خۆپشاندان و گربوونەوە و ناڕەزایەتیەکان و هاتنە سەرشەقام و داواکاری لە حکوومەت و لاەنە پەیوەندیدارەکان بەیست ناخوات. تەنها تاکە چارەسەر و تاکە دەرفەت و دەریچە و ڕێچکە بۆ دەربازبوون لەم قەیرانانەی کە ئێستا هەرێمی کوردستانی گرتووەتەوە پرۆسەی دەنگدانە. ئەرکی هاوڵاتیان چیە لە پرۆسەی دەنگداندا تەوەری سەرەکی بەرنامەی ئەمڕۆی دوانگەی خەڵکە و ئێوەش دەتوانن لە ڕێگەی ئەم ژمارە مۆبایلانەی لەژێرەوەی پەیامەوە دەردەچن پەیوەندی بکەن و سەرنج و تێبینی خۆتان بڵێن. دەمەوێت ئاماژە بە کۆمەڵی کۆمنت بکەم کە ئێوەی خۆشەویست لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک داتان ناوە. شادیخان دەڵێ ئەرکی هاوڵاتی ئەوەیە چیتر نەبنە کۆیلەی زاڵمان و لە کاتی هەڵبژارنەکاندا دەنگیان نەدەنێ. لات جوامێر دەڵێ دەنگ نەدەن بۆ حەزبانەی کە پێشتر بندیواریان هەیە، دیارە مەبەستی بە هەموو حەزبەکانی شەوەیە. ئیبراهیم خورشی دەڵێ ئەرکی هاوڵاتی ئەوەیە ڕازگۆ بێت لەگەڵ خۆی و لەگەڵ خەڵک، نابێت هاوڵاتی عاتیفی بێت ئەوەی کە پێشتر ڕووی داوە بە چەند ڕۆژێک بیری بچێتەوە. بەڕێزان لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا هاوڵاتیانی هەرێمی کوردستان وەکو پێویست ڕازی نەبوون لە ئەدای حکومڕانی هەرێمی کوردستان بەو پێی مامۆستایان، بەو پێی فەرمانبەران، بەو پێی سەرجەم چین و توێژەکانی کۆمەڵگا هەڕۆژە و لە شوێنێکەوە هەڕۆژە و لە قەزا و ناحەیەکەوە هەوڵی ئەواندا کە فشاری دیموکراسی، فشاری خۆپشاندان و ئەفشار بخەنە سەر حکوومەتی هەرێمی کوردستان بۆی کە داواکانیان بۆ جێبەجێ بکات و واز بێنێت لەو گەندەڵی و لەو پاشاگەردانی کە هەرێمی کوردستانی گرتووەتەوەکو دەڵێن. بۆیە هاوڵاتیان زۆر خەمیان خوارد، هاوڵاتیان زۆر ئەرکیان خستە سەرشانی خوان بۆی کە ئەم خۆپشاندان و گربوونەوانە ئەنجام بدەن، بەڵام هیچیشان بۆ نەکرا تاکە دەرفەت لە بەردەستیاندا ئێستا هەڵبژاردنەکانەوە ئەمە باشترین کارتە و باشترین کاتە بۆ گۆڕانکاری. کاک محەممەد لە ژاراوە لەگەڵمانە. کاک محەممەد فەرموو. تاکە دەسم خۆش بێ تۆرێکی جوانت دابەزاندە برای بەڕێزم کۆمەلگاکەمان ماویەتی بە دەسەڵات و بێدەسەڵاتەوە ماومانە ئێستا نەکامرین ڕێزم بۆ کۆمەلگای هەیە بەگشتی لە وەزعەکەی خاڵی نەبووی حاڵی نەبووین دێموکراسی یانی دەسەڵاتی گەن، بەڵام خەڵک حساب بۆی ناکە بە تایبەتی دەسەڵاتەکان حیزب سیاسیەکان یەکتر قبوڵ ناکەن، یەکتر قبوڵ نەکردن زۆر خەتەرە. بەرامبەرەکەت کە قبوڵت نەکرد کە ئەو خەتەریاتەی لێ دروست دەبێت ئەو ڕۆی لێ دەپشتیتەوە. بە تایبەتی دەسەڵات خەون بە زۆرداریەوە دەبینی، خەون بە داگیرکردنەوە دەبینی، خەون بە قۆڕەکاریەوە دەبینی. خۆی دەسەڵات بۆ چییە؟ لە وڵاتی دێموکراسیدا بۆ خزمەتی خەڵکە، خزمەتکاریە، بەڵام ئەمانەی ماوە حسابە ناکەن. ئەوجا میلەتەکەش ئاوا لێ عاڕینە بۆ دەنا
هەر کەسێک کە خۆی تۆ نوێنەرێک دەنێری خۆی هەڵدەبژێریت پێویستە بۆ خزمەتی گەل و نیشتیمانەکەی بێ بۆ خزمەتی خاک و وڵاتەکەی بێ بەڵام بە کۆمەلگا و بە دەسەڵاتەکانیشەوە تێ نەگەیشتوین ئێستا ماڵمانە نەکامڕین دەیەوێت تا گۆڕانکاری دروست دەبێت پشتوێکی درێژی دەبێت بە قۆناغ لەگەڵی بڕۆین وەردە داوا لە ئازابە سیاسیەکانی دەکەم و داوا لە میلەتەکەی دەکەم تەحمولیان لەگەڵ یەکتر هەبێتنی یەکتر عازز دەکەن بۆ شێوەی وەرنە لێک حاڵی دەبین وەوانەی خۆڕەکاری دەکەن و خەڵک بێزان دەکەن و ماڵی خەڵکی داگیر دەکەن و دەست بەسەر سەروەتی وڵاتەکەیدا دەبێن وڵی پێمای ئیسراحەت ناکەن دڵیان ئیسراحەت ناکەن مشکلیان زۆرە لە دوا ڕۆژیشدا نەحەزم بەرامبەر خاک و وڵات و گەل و نیشتیمانەکەیان چ دەفەرمی تا جوا بدەمەوە. کاک محەممەد هاوڵاتی بۆچی لەو وشەیە تێنەگەیشتون لە وشەی دیموکراسیەت ئایا بۆچی گۆڕانکاری بەگشتی بەڕێستان باگراوندێک و خەلفەیەکی معرفی باشتان هەیە بەو پێی کە لە بەرنامەکانی دیکەشەوە سەرنجی جوانتان داناوە من دەبێت بزانم وەکو هاوڵاتیەک بەڕێستان سەرنجتان لەسەر ئەمە چییە کە ئایا بۆچی گۆڕانکاری لە زۆربەی وڵاتانی خۆرهەڵاتی ناوەڕاست ئاسان ڕوو نادات ئەوە ئاستی هۆشیاری و ئاستی لاوازی هۆشیاری سیاسی هاوڵاتیانە سەبارەت بەم چەمکانی کە تازە پەیدا بوون بۆی کە هاوڵاتیان خۆیان دەتوانن گۆڕانکاری بکەن بەڵام ئیرادانیە یاخود ئەمە حکمی دیکتاتۆریەتە بەسەریاندا و هاوڵاتیان دانەوێت وە هۆشیاریان بەرزە بەڵام دەسەڵاتداران وڵاتانی زلێز نایڵن هەردوولا بۆ خۆشمان وا فێرکراوین تۆ بزانە سیوەوەندە ساڵ حکمی بەحەس لە وڵاتەکەی ئێمەداکە چی بەسەر ئەو میلەتەی هێنا چی کرد چۆنی چبەرێکی درویەوە وەزعەکە چۆن بوو چمان دی بەڵام هەتا فێر دەبین و ئەقڵیەتمان گۆڕانی بەسەردادێ پێی دەوێتنا هەردوو گلاتێ بێتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا یەکتر قبوڵ نەکردن مشکلەیە هەدیقەت لە وڵاتەکانی دەور و پشتن کە وڵاتە مەلیگنشینیەکان ئەوانە بابەربابیان کوڕەکەی کە تازە بەوە لە دەبێ نێوی لێ دەنێ پاشا نێوی لێ دەنێ زۆردار پێی سەیرە تێگەیشتی دا یەکتر قبوڵ نەکردن خەتەرە تێگەیشتی پێم وایە ئینسانیەتیش و خوای گەورە شەخسانەی پێخۆش نییە و ئیتر دەستخۆشی لێ دەکەن. وەڵا سپاس بۆ کاک محەممەد لە ژاراوە سپاس بۆ سەرنج و تێبینیەکانی تۆی بەڕێز کاک لوقمان لە خەباتەوە لەگەڵمانە کاک لوقمان فەرموون. مامۆستاجان سلام علیکم. علیکم السلام ورحمة الله کاک لوقمان بەڕێستان چیتان هەیە لەسەر تەوەری بەرنامە فەرموون. مامۆستا دەستخۆشی بەرنامە لێ دەکەم بنسبەت ئەو تەوەریشی جۆزان دەستخۆشی لێ دەکەم. زۆر سپاس. بەداخەوە ئەو ڕۆکە کۆمەلگانە سەتا هەفتای دەتوانم برێن نائومێدا لە دەنگدان لەبەر ئەو دەسەڵاتەکەوە 27 ساڵە لە وڵاتە یعنی خۆشگوزەران نەبووە یعنی هیچ هەمێش ئەو وڵاتە نەدیتیا بۆیە خەرک سەتا هەفتای نائومێدە بخۆم من ناو خەرکم يعني دەزانم زۆربەی خەرکی دەری هەلاتی لە سوڵکان دەنگدان بەس من لێرەوە لەو مینبەرە پیرۆزەوە داوا لە هەموو خەرکی کوردستان دەکەم ئەگەر ئێمە دەمانەوێت گۆڕانکاری دروست بکەین نابی لە ماڵەوە دەستەوەسان دانیشین دەبی هەر هەموومان بچین سوڵکان دەنگدان و دەنگ بدەن بۆ ئەو لەستە پیرۆزە ئەم لەستە دەستپاک و ئەمینە لستی سەد و تاری کۆمەڵی ئیسلامی بۆ ئەوەی گۆڕانکاری گەورە لە وڵاتە دروستکەین ئەگەر ئێمە بە دەنگەکانان گۆڕانکاری لە وڵاتە دروست نەکەین دڵنیام ساری کەش لەم قەیران و ئازار و ئەشکەنجێدا دەبی ژیان بەسەر بەرین وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه. کاک لوقمان پێتان وایە کە وڵاتی دەتوانێت گۆڕانکاری دروست بکە ئەگەر لەگەڵمان مابیتەوە؟ بەرەبەر مامۆستاجان هاوڵاتی دەتوانێت گۆڕانکاری گەورە دروستکە ئەگەر هاوڵاتی هاتوو لەسەر سوڵکانی دەنگدان گۆڕانکاری گەورەی دروست کرد بە دەنگەکانی کە من سەلماندم کەەوە ئەو دەسەڵاتە ناوێت دەسەڵاتی دەکا خۆ ناتوانانی بە تاق و زری پۆش هەمووی کڕ بکاتن هەزاری دەکوی سەدی دەکوی ملیۆنی دەکوی سەی دەکوی ئەگەر هاتوو هەیەنی کوردستان هەمووی بە یەک دەنگ من بۆ دەسەڵاتە گەندەرە فاشلە ڕازینی مەودەی گۆڕم دەبێت ئینسانێکی دەستپاک و ئەمین لەم وڵاتە يعني كمان دفعات كده بالقوة ويشترك للخزانية مشي وآخرك لا يعني دور بيت لما أوفى الشيء كوابا مساقيدك يعني أوضع في شيء كوابا مساقيدك بصلاة ليدي زنجا لبرو المستعدي يعني كي كدايا وهي وادارم خرج كردستان بحار لسس لوكاني زنجان أما دبن دنج بلستي كوما الإسلامي بدن كاك لوقمان وهم يعني كوما الإسلامي قد جاي أوفى الشو أم دارم في سيف كدارمي كردستان ومشروع فارغ يعني صوت زقيدة كري كاك لوقمان أجد جل دنجي منها
گۆڕانکاری ئەم جارە ئەم دەستفەتا لە دەست نەدا گۆڕانکاری گەورە دروستکە لەنا ئەو خەرکە لەو پیاسە دەمێنێتەوە و دەبی لەو شەر و سێوی وەسەلام عەلەیکم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه. وعەلەیکم سەلام کاک لوقمان لە خەباتەوە لەگەڵمان بووی سپاس بۆ سەرنج و تێبینیەکانت. کاک جەمال لە کەرکووکەوە لەگەڵمانە. کاک جەمال فەرموو. من دوو پرسیارم هەیە. کاک جەمال بەر لەوەی پرسیارەکان بکەی هیچ سەرنجێکت نییە لەسەر تەوەری بەرنامەکە؟ بەڵێ گیان. هیچ سەرنجێکت نییە لەسەر تەوەری بەرنامەکە؟ بەڵێ گیان دوو پرسیار هەم براگیان دوو پرسیار. فەرموو. پرسیاری یەکەم ئەنە پەرلەمانی کازەکان ئەگەر نوێ ئەگەر یەکگرتوو ئەگەر گۆڕانە ئەگەر پارتیەکە ئیژێتێ هەمین بۆ گیڤەکان خۆیان بۆ بەخا جارێ حەز حاضردەی ملەتی کورد گایراوە ئەوەیە دۆڵێک تارەکە لە ئەوانە هیچ ئەمانە نییە دۆڵەکان تێت زەقەفن ئەمان زەقەف نییە ئەمان دەستەچین لە شەقەوە هاتنەوە بەتەواکی جوڵاوە یەکێکی پارتی بووە خاوە پارە و سەرۆکی کوردستان ملەت چی بکە قوڵەتە ملەت چی بکە دەداتە ملەت کودەکەێتە لە ئەسوژن حیاتەکەم براشم. بەڵێ سپاس بۆ کاک جەمال لە کەرکووکەوە سپاس بۆ سەرنج و پرسیارەکانت. دیارە دەنگی ئەو بەڕاستی لای من واڵتە نەبوو و باش تێنێگەشتم. کێمان لەگەڵا؟ باوکی ئیبراهیم لە هەولێرەوە لەگەڵمانە. باوکی ئیبراهیم فەرموو. السلام عليكم ورحمة الله وبركاته. وعليك السلام ورحمة الله وبركاته. باوکی ئیبراهیم فەرموو لەسەر تەوەری بەرنامە بەڕێستان چیتان هەیە؟ بەڕاستی برای بەڕێزم خەڵکی ئێمە خەڵکێکە زۆر بە تەفسیر بیر دەکاتەوە. بەڕاستی خۆی ئەو کەسێک کە کارەبایدان ئەدیسێن 1500 کارەبا تاقی کردەوە کۆڵی نەدا ئێمە بە یەک زاف دەنگدان کۆڵ دەبین. ئیسان پێویستە لە تاقیکردنەوەکان قەت کۆڵ نەدا هەوڵ بدات ئەو زارە نەزارش ئەو زار نەزارش ئینشاءالله لە پشتیوانی خۆی ئیسان سەرکەوتەش نەدەبینی. بەڕاستی ئەوانە دەوێت بە حکم باوکی ئیبراهیم بەڕێستان ئاماژەتان بۆ کرد ئەدیسۆن 1500 جار هەوڵی داوە بۆی کە ئەم پرۆسەی لە بەردەستیدا سەرکەوتوو بێ. ئەی بۆچی هاوڵاتیان بە چەند جارێک لە هەڵبژارنەکان ناومێت بوون؟ ئەمە دەسەڵاتەیش لەسەر ئەمە دەکا یاخود هاوڵاتی خۆی ئاستێکی لاوازی هەیە لەمڕۆوە؟ هاوڵاتی ئێمە ئاستێکی زۆر لاوازی هەیە. ئەدە دەبینی کابراەک زمانی خۆی پێشمەرگە لەو شاخە بەتفەنێک لەو شاخە هەوڵی دەدا چەندی سار کۆنی بەس ئێستاکە بەنیتە قەرەمێک کە خەڵک سار بوویت و خەڵک ناتوانێت بادگیری لە مافی خۆی بکە. بەڕاستی خەڵک لەوەی چەند تەرخەمە خەڵک ناتوانێت دیفاع لە مافی خۆی بکە. خەڵک ئەگەر بێتە سەرخەتوو بەداواتی شتێ بکە ئەگەر جارێک یا جارێک دووەم نەسەر ئینشاءالله سەرکەوتن نەبدەستێت بەس خەڵک بەخۆی بەڕاستی نەمەزانم جرئەت نەداتە خۆی. کە دەسەڵات بۆمانەوەی خۆی ئەم کارە بکات و هاوڵاتیان لە دەنگدان سار بکاتەوە. ئەرکی هاوڵاتی بۆەوەی کە گۆڕانکاری دروست بکات ئەرکی هاوڵاتی لەم نێوەندەدا چییە؟ بەڕاستی دەبی هاوڵاتی هەوڵ بدە هاوڵاتی نابێ سار بیتەوە. دەستخۆش بۆ باوکی ئیبراهیم لە هەولێرەوە سپاس بۆ سەرنج و تێبینیەکانی توێی بەڕێز. کاک پۆڵا هەر لە هەولێرەوە لەگەڵمانە. کاک پۆڵا فەرموون. ئەم کاتت باش و ئەم کاتەی بینەرەکانی سناڵە بەڕێزەکەتان باش. زۆر سپاس بۆ بەڕێستان کاک پۆڵا. هەرچی هاوڵاتی پەیوەندە بە ئەو باودۆخە ئەو ژینگە سیاسیەی بۆی ڕەخساوە ژینگەکەی بۆی ڕەخساوە بەداخەوە ئەوەی لە کوردستان دەکرێت تەواوی حزبایەتیە پێوەری نیشتیمان پەروەری ون بووە کوردایەتی ون بووە بازرگانی سیاسی دەکرێت حزبەکان یەکتر شکاندن و سوکایەتی بەیەکردنەوە هیچی تر نییە. ئێمە نمونەمان زۆرە لە سێ خولی ڕابردوو زیاتر لە 280 نوێنەرمان نات بۆ بەغدا برای بەڕێزم. بەڵێ حکوومەتی عێراق لەو پەڕی لاوازی بوو سوپای نەبوو هیچی نەبوو لەبەر ئەوەی ڕۆڵی ئەوان لاواز بوون نیشتیمانمان داگیرکرا لە سەپا 52 خاچی کوردستان 44 ناحیە 16 قەزا کە کوچی خۆشەویستمان لەدەستە. ئایا ئەوە هەرچی هاوڵاتیە هەرچی سیاسیە کەواتە ئەو دۆخەی سیاسیەکان سەر لێوە شێواندن پێوەری نیشتیمان پەروەری و کوردایەتی نەماوە یەکتر شکاندن. بەڵام ناوە لەبیر بکەین ڕۆڵی هاوڵاتی هەر سفر بێ نەخێر دەبێت مێسکی بکاتەوە. ئەوانە بوون مساومەیان لەسەر خاچی کوردستان کرد
مستفقاتی سێر بەژێر ئەو ناوچانیان تەسمیلی عەبادی کرد کە دوێنێ هات سوکایەتێکی گەورەترین سوکایەتی سیاسی بوو برای بەڕێزم وەکەتەوەرەکەت لەسەر سەردانەکەی عەبادی بایە زۆر باشە کاک پۆڵا بەڕێستان سوکایەتی سیاسی بوو بە کورتترا کاک پۆڵا کە گوێت لە دەنگی منە کاک پۆڵا کە گوێ لە دەنگی منە ئەگە سەرنجێکیشت هەیە لە سەرهاتنی حەیدەرابادی بۆ هەرێمی کوردستان بەڕێستان دەتوانن سەرنجێکتان هەیە فەرموون دەربارەی سەردانەکە بەڵێ بەڵێ سپاس دەکەم بەڵێ من بەس پێناسەی وا دەکەم سوکایەتێکی سیاسیە بە تەواوی سیاسیەکان و تاک بە تاکی کورد چونکە چەند مانگێک لەوە پێش ناوچە دۆڕاوەکان ئەتکراوەکانی خشتە پێ دەستی خۆی ئێستا بەوەست نەوەستا هاتووە بە نیوەی شەو لە سلێمانی لە هەولێر سەپڵەی بۆ لێ دەدرێ دەڵێ هەر خۆم نیر کوڕم عاشە عێراق دەکا وا سیاسیەکانی کورد وا ئەوەی دەیان هەزار گەنجی ئێمەیان بە کوشتا بۆ بازرگانی کردن دواتر حاڵێکی تر ئاراستەی عەبادی دەکەم خۆزگە بە عەرەبی ڕێگە هەبایە بەڵام من نامەوێ هەر چەندە عەرەبی دەزانم کاک عەبادی جەنابت فەرمووت عێراقم پاک کردەوە لە داعش من پرسیارێکت لێ دەکەم وا 3150 کچ و کچێ ژنی یەزیدی خوشکەکانمان کەس نەبوو کوردێک لێ بپرسی بچتە پێش ئۆتۆمبیلەکەی ئەرێ بۆ نەتووی سەردانێکی خوڕماتوو بکەی بەڕێز عەبادی بۆ نەتووی سەردانێکی هەڵەبزە بکەی ئەگەر مەرابت پاکە ئەگەر مانای دادپەروەری دەزانی بەڕێزم کوردیان تووشی سەرێشەوایی کردووە ململانەیە بۆ مساومەکردن لەسەر خاک ناڵێم هەموو لایەنەکان دەی دەستخۆشیە بەڵام دواتر ئەگەر ڕێگان بدەیت داوایەک لە بەڕێز ئەمیری کۆمەڵی ئیسلامی بەڕێز دەکەم کاک عەلی باتیر جام وایە مامۆستا عەلی باتیری بەڕێز ئێوە مادام نێنەتان بۆ بەستا هەڵبژاردووە تکایە خۆت سەردانی ناوچە دۆڕاوەکان بکات کە بە کەتنی سیاسی هەڵەی سیاسی سەرکردە گەورەکان تۆڕە خۆت بانگێشە لەوەیە بکە لە مەخموور لە شەنگار لە خوڕماتوو لە کەرکوو چونکە ئێوە دەبنە ورە دەبنە دەی متمانە بۆ ئەو خەڵکانە بۆ ئەوەی هەر نەبێ شتێک لەو زەرەرانەی کە دۆڕاندومانە بەدەست بێنەوە ئیتر هیوادارم بەرەو یەکریزی و بەرەو نیشتیمان پەروەری ڕاستەقینە بچین برای بەڕێز بەڵێ سپاس بۆ کاک پۆڵا لە هەولێرەوە سپاس بۆ سەرنج و تێبینەکانی بەڕێستان و هیواداریشم کە ئەمیری کۆمەڵی ئیسلامی ئێستا گوێی لە دەنگی پێشنیارەکەی ئێوە بوو بێت باوکی عەبدولقادر لە هەولێرەوە هەر لەگەڵمانە باوکی عەبدولقادر فەرموون السلام عليكم. عليك السلام ورحمة الله باوکی عەبدولقادر باوکی عەبدولقادر بەڕێستان چیتان هەیە لەسەر تەوەری بەرنامە ئەرکی هاوڵاتیان چیە لە پرۆسەی گۆڕانکاریەکاندا هاوڵاتی دەبێت چی بکات هاوڵاتی دەبی خۆ ئازکە بۆ ئەوەی کە بزانی چێ داکۆچی لەسەر دەکات لەسەر مافی خەڵک دەکات لەسەر مافی هەزاران دەکا دەنگ بەو کەسانە بدا بەو مامۆستا ئاینیانە بەڕێزانەی هەولێر بدا کە لە قوتبەکان لەسەر خەڵکی هەژار بەجوابن دەنگ بەوانە بدەن ئەگەنا گونەحبار دەبن بەڕاستی ئەو مامۆستایانە چەند ساڵە هاوار دەکەن لەسەر مینبەر بەڕاستی خەڵک دەبی دەنگیان پێ بدا ئەمە داوامان لە هەموو عەزبە گچکەکانی کوردستان بوو ئۆپۆزیسیۆن هەمووی بە یەک لەست دابەزی بە هەمووی بە یەک لەست لۆ ئەوەی کاریگەری هەبایە دەنگیان بینابایە بەڕاستی باوکی عەبدولقادر من وەکو هاوڵاتیەک دەمەوێت پرسیارێک لە بەڕێستان بکەن بەڕێستان لە پەرابێزی تەوەری سەرەکی بەرنامەکە من دەمەوێت سەرنجی بەشێک لە ئێوەی بەڕێز وەربگرم سەبارەت بە هاتنی حەیدەرابادی سەرۆکوەزیرانی عێراق بۆ هەرێمی کوردستان وەکو هاوڵاتیەک چۆن لێکی دەدەیەوە چاوەڕوانی ئەوەتان دەکرد کە بەرپرسانی حکومی لە ئاستی باڵادا بەم شێوازە پێشوازی لە سەرۆکوەزیرانی عێراق بکەن ڕاستە قسەکە جوانە بەڵێ وەڵی ناباوە پێشوازی بەو شێوەیە لێ بکەن لەبەرەوەی ئەوانە ئیشی خۆیان بە کورتەیە بەڕاستی ئەگەر نا ئەمە کاتی وجوەکەی عەبادی کە کردی ئەگە عەبادی پیاو بودجەی خەڵکی هەژاری هەموو دەنات هەر هەمووی دەنات خەڵک هەموو دەنگی پێدەدا ئەگەر بینار بە گەڕەشی ساو بەس ئەویش نیازی خۆیە بەڕاستی بەڕێزەکەم بەڵێ باوکی عەبدولقادر لە هەولێرەوە سپاس بۆ سەرنج و تێبینیەکانی بەڕێستان تاهیرەخان لە کەرکووکەوە لەگەڵمانە تاهیرەخان فەرموون السلام عليكم. عليك السلام ورحمة الله. ئەم کاتە بەڕێزم زۆر سپاس بۆ بەڕێستان بۆ تەوەرەکان خەڵک چییە لە گۆڕانکاریدا
من برای گۆڕانکاری لە خەڵکم دەستێکن واتە گۆڕانکاری بەدەستی خەڵکەوە ئەگەر ئێمە دووبارە ئەو دشین زەخم بژێرینەوە کە کوردستانیان بەم بارەگەیان ئەوە دڵنیاین کە دووبارە ئەبێتەوە شتانە هیوادارم خەڵکیش بەدوای ئەوانەدا بگارێن گۆڕانکاری بکەن لە ژیانیاندا ئیتر برسە تاکەی ئەوانە هەڵبژێرینەوە گۆڕانکاری وا دروستە بێت کە لە نەخماندا هەبێت ئێمە چەند ساڵ عالمان لەناو هەر ئەوان نابێت هیوادارم کە خەڵکی ئەم جارە گۆڕانکاریی وا لە کوردستان دروستەکە شایستە بێت هیوای سەرکەوتن بۆ ئێمە شەفازم تایرەخان پێتان وا بۆچی هاوڵاتیان خۆیان نانەوێت گۆڕانکاری دروست بکەن بۆچی لەم دۆخە چەق بەستووی کە تێیدا ماونەتەوە هاوڵاتیان باش دەزانن کارێمی کوردستان کەوتووەتە ناو چ دۆخێکی دارایی و چ دۆخێکی سیاسی و یاسایی لە هەموو لایەکەوە بەهۆی سیاسەتی هەڵەی حکومڕانانی هەرێمی کوردستانەوە هاوڵاتیان کەوتونەتە دۆخێکی زۆر چەقبەستوو هاوڵاتیان بۆچی نانەوێت خۆیان لەم دۆخە چەقبەستوویە ڕزگار بکەن لە کاتێکدا پرۆسەیەک وە دەریچەیەک وە کارتێکی فشاری و کارتێکی خۆدەربازکردنی زۆر باشیان لە بەردەستدا ئەویش دەنگدان و پرۆسەی هەڵبژارنەکانە هاوڵاتیان بۆچی دانەوێت 4 ساڵی داهاتوو و 4 ساڵی ڕابردوو بمێنێتەوە و هەرێمی کوردستانە ناو گێژاوی قەیرانەکاندا بتلێتەوە بەڵێ ئەسم ئەو خۆی جوان دیارە کە ئەو خەڵکە چۆن بڵی بەکارهێنن یعنی ئێستا نزیکی هەڵبژارنەکان دێت هەموو بە قسەی نادروست بەس تەنها بۆ بڵێ هەزار وعدی نادرۆ یعنی دروێن خەڵکی بڵێ وانەیەکەن کە دەنگیان پێ بدەن بەڵام دوای ئەوە قسەکانیان نادروست دەرەکێ کە پرۆسی دەنگانی دەگەێنە ناو خەڵک و قسەکانیان ڕاستەکەن و کەنەیان زانیوە خەڵکیش ینی مشکی ئەوەی نییە ئەوەندە بیکاتەوە یعنی ئیتر بڕیارەدا و پشتی پێ بەڵێ ئێمە کوردە خیانەت ناکە بەڵام وەک چۆن بڵێ شتەکان هەموو عەکسی ئەوەیە خەڵک زۆر غەڵەتی بیستووە هیوادارم بێتێنەوە گۆڕانکاریێکی گەورە لە کوردستان داشتن سپاس بۆ دەست خۆش بێ سپاس بۆ سەرنج و تێبینیەکانی بەڕێستان تایرەخان لە کەرکووکەوە بەڕێزان دەمەوێت ئاماژە بە پرۆسەی گۆڕانکاری بکەم کە هاوڵاتیان بۆچی نانەوێت گۆڕانکاری دروست بکرێت لە دوای ئەم پەیوەندیە مام شەریف لە بازیانەوە لەگەڵمانە مام شەریف فەرموو لە سەنگاوەوە مام شەریف لەگەڵمانە فەرموو مام شەریف زۆر سپاس بۆ بەڕێستان زۆر سپاس مام شەریف سەرنجی بەڕێستان ئەرکێکی پیرۆزە ئەرکێکی گەورەیە لە گۆڕانکاریەکانە بەڵام بۆستەکەی هاوڵاتی هوشیار بێ بە هوشیارانە دەنگ بدا بە هوشیارانە بدانە چۆن دەنگەدا بە کێ دەنگەدا دەنگەکانی بۆ کێ ئەڕواوە بیرێکی زەڕابردوو بکاتەوە لە بێنەوتی بێ شارەبایی بێ ئاری بێ تێکەمەنی ژیانی ناخۆش ژیانی سوبەمەرزی لە بێمەعاسیدا هەموو ئەو بۆ ناخۆشانەی کە بەسەر میزەکە هاتە خوای عادە ساکەی کە خەڵەمەکە ئەڕەگیرێ دەنگەدا لەو کاتا دیت لەو ڕابردووش بکاتەوە هەڵوەتەیەکی لەسەر بکە هەڵا بە سەدەحی لە خۆیەوە دەست مەدا میزەت گۆڕانکاری هەموو بەدەست میزەتەوە بەدەست خەڵکەوەیە بەڵام هیوادارم ئەم میزەتەی ئێمە زۆر هوشیار بێ وەکو میزەتانی ئەوروپا و ئەمریکا ئەوانە دەنگ بداوتان دیت هەڵبژێرێن نەک هەر لە خۆیەوە ئەوان سیرەکەن کاری چه پرۆژەی باسی بۆی چه پرۆژەی باسی بۆ میزەت بۆی چه خزمەتی میزەتی شوتە دا خەدا ئەوانەی کە ئیسیداشیان کردبێ لەو واتانە هەڵە بژێرنەوە بەڵام داری ئێمە ئەمانەی هیچ چیان نەکرد بەتێنەگە هەر دەین بۆ دەنەوە گرێتم هەیە دا هەموو حزبەکان بەڕاستی هەمویان ئەوە پارەمان نییە و بودجەمان نییە و داهاتمان نییە لەو کاتەی شابایی مەعاشی ساڵێ بوتەخۆران گرایەتە فەڕۆپاڵ و دا و بڕابانەوە و ڕسم و وێنەی ئەو کاندیدانە بڵیان کردوێتەوە بەڕاستی ئەمە شتێکی خراپە زیادە مەچووکە باشە ئەم هەبوو پارەیان لەکوێ بۆی دەنەم هەموو فەڕۆپاڵە ئەمە هەمەی پارەی میزەتە پارەی خەڵکە خودی خەڵکە هەموو پارەی مەعاشی خەڵکە لەیاندا ڕۆخۆیان ئەدا پارەیان لەکوێ بوو كيف هو زوجة عن الجزائر سيارة الجزائر خاصة رسمتان وهذه تكامل بلا بوتو هم دراريان وهذونا وبلا باشا هم تعرفوا وترتكب براسي أنا زي الرسمية اللي جراد بزوا براسي أما تيجي خلاصة أقوى
ئێمە خەڵک بە تەڕۆپا بەڵنادا خەڵک سێری خواردەوانە برێ بەڕێزم خەڵک سێری خواردنەوە دووە تای تاکێ ئەمانە هەڵدانگەشاکەن و لەعام هەڵبژاردنا دەرەکەون و بە کۆمەڵێ مۆنیکاوە پێم بەلای خەڵک و بە کۆمەڵێ لە نەوشەوە سەردانی خەڵکەکان هەر لەمڕۆ کۆمەڵێ لە نەوشە هاتوون بەلای خەڵک داوای بەرەکەن ئەیکاتە تۆ جێنەسێرە دەکتێ بوو تێش هەڵبژاردن دەکتێ بوو دێنە هاتی بەلای میدەت دێنە خەڵکی مەتوسێوە ئەمانە بەس بەوە دەخیان کردووە بەوە پێبوونە بەس دەنزیک هەڵبژاردنەکان خەڵکیان لەبیدات ئەدەمە دەرگای خەڵک بەداخەوە بەداخەوە خراپە هیوادارم ئەو خەڵکا ژیانە زۆر هوشیارانە بیکاتەوە هوشیارانە دەنگ بدا گۆڕانکاریەکان بەدەست خەڵکی ئەخوانە دەستا بە گۆڕانکاری گەورەکە. مام شەریف هاوڵاتیان حکومڕانی 4 ساڵی ڕابردووی نخبەی حکومڕانانی هەرێمی کوردستانیان بینیوە بێئاوی بێکارەبایی نەعەدالەتی سەرجەم ئەو کێشانەی کە بەغدا بەسەر هەرێمی هێنان ئەم ڕیفراندۆمی بەسەر هەرێمی کوردستان داهات بۆچی هاوڵاتیان لە کاتی هەڵبژاردنەکاندا هەموو ئەو نەهامەتیانیان بیر دەچێتەوە هاوڵاتیەکی وتاکێکی زۆر دڵپاک و لێبوردەمان هەیە یاخود هاوڵاتیەکی ساویلکەمان هەیە کە زوو شتەکانی بیر دەچێتەوە والله هاوڵاتی کورد بەعام هاوڵاتیەکە زوشتی دەبی دەچێتەوە چونکە ئێمە زۆر کارەساتی گەورەمان بەسەرهات وەکو کارەساتی ئەنفال سۆڕە و کارەساتی گەورە ئەو هەموو گەیە ڕووخا ئەو هەموو کارەساتە گەورەی بەسەر میدەتە هات شتەکەمان بەڕاستی بۆ ماوەیەکی کەم لە بیستوەوە میدەت زۆر دڵمان سافە ئێستا هەلێشت دوختەمابووە تارەمان لەبی دەچێتەوە بەڕاستی ڕیفراندۆم لە کاتی بوو نە لە کاتی خۆیان بوو ئێمە لە دەوڵەتی سوودی قەت بێدازی ئێمە کە خەباتمان کردووە لە سەرەتاوە من خۆم دوو برا شەهید بووە دوو برا شەهید بووە بە سەرخاتی کوردستان داوە لەسەر حیزبایەتی باش ئێمە لە پێناو چیان خوێنمانستان لە پێناو کەندەخۆی کوردستانە بەس بەداخەوە ئێمە کاتەکەمان سات نەبوو کە ساتەکەی گوزار نەبوو ئەوە هەر کەسیدانە ئێمە ئەگەر تۆزێ سیاسەتیان بگڕێنە تۆزە بیازانە سیاسەت چییە ئەبێ ڕساوی کاتەکان بکردا دیارانە دەم کاتە ڕیفراندۆم کاتی نیە و میلەتەکەمان بەرەو هەڵگێر و سەرگەردانیە بەڕاستی ئەوە شتێکی خراپ بکراوە بە ئەو هەموو لەهامەتەی کە بەسەر خەڵکیان هێنا بەسێتی بێمەعاشی نەبوونی بێکارەبایی بەڕاستی وڵاتی ئێمە برسی نییە وڵاتی ئێمە داهاتی هەیە وڵاتی ئێمە خاوەن داهاتی پارەیەکی زۆرە بەڕاستی ئەگەر خەڵکی ئیداری باش و بە ئیزان و دەستان بێ بەڕاستی نەگەوێنە خەڵکیانە خەڵکی پێژی ئەم داهاتی کوردستان خەڵکی پێ بژێنی وەکو دوبەی وەکو وڵاتانێکە کە ئیتازوە سەر ڕژیانی خۆشان بەڵام بەداخەوە ئەمانە نەزانین لە وڵاتە خراپتر ئەمانە نەزانن ئیدارە لە بەرگەردەکان مام شەریف لە سەنگاوە سوپاس بۆ سەرنج و تێبینیەکانت کاتی باشم پێدای باوکی محەممەد لە هەولێرەوە لەگەڵمانە باوکی محەممەد فەرموون السلام عليكم باشی برام عليك السلام ورحمة الله باوکی محەممەد دەمێکە لەسەر هێڵن فەرموون ببورن والله ئەمن زۆر گرێم لە عبادی برام عبادگرەیەکاتن ئەگەر پێناکە باشە پارێگەن ساڵە ینی خەملانیتی لەبەر باوکی محەممەد بەردەوام بە بەڵێ ینی باشە بۆ هەدرەکەن لەبەر ینی پارێگەنی زۆر ینی ساکلاویش بەخەلک دەکرێت بەڕاستی لە بێدەنگ بووە پاراندا ئێستا من ئەمن يعني هذا امتاز يعني سەڵکی باوکی محەممەد لە ئەولێرەوە دەنگی زۆر ڕوونیە لای من سپاس بۆ پەیوەندەکەی باوکی محەممەد لە هەولێرەوە چێمان لەگەڵا کاگۆران لە کەرکووکە و کاگۆران فەرموون ئەم کاتت باش هەموو کاتێکتان باش کاگۆران داوای سەرکەوتوتان یەکەم ئینشاڵڵا سەرەکەوە زۆر سپاس بۆ بەڕێستان دەنگێ باش زیێنە قسوورتان ئینشاڵڵا زۆر سپاس کاگۆران لەسەر تەوری بەرنامە بەڕێستان چیتان هەیە فەرموون وەڵی ئەمێ خاتە سلەیمانی با بزانێ گۆران لە یەکێتی جیاوە بوو 24 کورتیێنە بەرامبەر بە پارتی بە هەموو شتە رازی بوو لە بۆی جەنگەڵ بوو کارنۆشیوە سەرب سامانە باشی بەجێر بەسرەکانی لەگەڵ لەو تا شەریک بوو بۆیە تەنگینەک لەم 4 ساڵە ئێستانێ خۆیان پاکانە بکەن بڵێن ئێمە وامان کرد و وامان کرد هیچیان نەکرد بەس دەستخۆشی لە ئێواکەم لە بزرگۆی پشتانی شەکەم یەکگرتوو بەڵێ سپاس بۆ کاگۆران لە کەرکووکەوە سپاس بۆ سەرنج و تێبینیەکانتان بەڕێزان دەمەوێت کاک محەممەد لە تەکیەوە لەگەڵمانە کاک محەممەد فەرموون
السلام عليكم. عليك السلام ورحمة الله كاك محمد. باشی بێم. زۆر سپاس بۆ بەڕێستان. کاک محەممەد بەڕێستان چیتانە لەسەر تەوەری بەرنامە بۆچی هاوڵاتیان گۆڕانکاری دروست ناکەن یاخود ئەرکی هاوڵاتیان چیە لە دروستکردنی گۆڕانکاری لە حکومڕانیدا؟ ئەرکی هاوڵاتیان ئەوەیە برام کە ئەم جارە هاوڵاتی وەشیار بێت ئینشاءڵڵا دەنگ نەدا بۆ کەسانی کە کوڕی خەڵکیان بە کوژدا، بۆ کەسانی کە خاچی کوردستانیان فرۆش، بۆ کەسانی کە شەقی لە مامۆستادا لەسەر جادا مامۆستای ڕشتوی، بۆ کەسانی کە بەس خەریکی بێدینکردنی خەڵکین. هاوڵاتی دەتوانێت لە ڕێگەی دەنگدانەوە و گۆڕانکاری دروست بکات بەو پێی بەشێک لە هاوڵاتیان لەم پرۆسەیە مەئیوز بوون چونکە لە ماوەکانی ڕابردوودا بینیویانە گۆڕانکاری دروست نەکراوە دەسەڵاتیش زۆر جار دەوترێت ئیش لەسەرەوە دەکات هاوڵاتی زیاتر ناومێد بێت لە پرۆسەی دەنگدان. ئەرکی هاوڵاتیان ئەوەی کە ناومێد بن و دەنگ نەدەن یاخود ئەو کارتێک کە لە بەردەستیانە بۆ گۆڕانکاری بەکاری بهێن و سەردانی سندوقەکانی دەنگدان بکەن. نەخێر ئەرکی هاوڵاتی ئەوەیە برام کە هۆشیار بێت کە ئیرادەی نەبەزێت ئەتوانێت گۆڕانکاری دروستکات. بەڵێ سپاس بۆ کاک محەممەد لە تەکیەوە، سپاس بۆ پەیوەندیەکەی بەڕێستان. هۆنیاخان لە هەولێرەوە لەگەڵمانە. هۆنیاخان فەرموون. سڵاو لە بەڕێز شتان هۆنیاخان. بەڕێستان چیتانێ لەسەر تەوەری بەرنامە فەرموون؟ سەرەتا دەمەوێت دەستخۆشیێکی زۆر لە ئێوە بکەم. زۆر سپاس. بەڕاستی بەرنامەیەکی زۆر جوانە. سپاس بۆ بەڕێستان. وەڵای هەمومان زمانەمان بۆ حکومەتی ئێستا نماوە، هیچی ڕاستی نماوە، هێنا هیوایەکمان بۆ حیزبە نوێیانە ماوە کە هیچ زمانەمان بۆ حیزبە یەکێتی و پارتی نماوە تەنە کۆمەڵ و ئیسلامیەتی ماوە. بەڕاستی بۆچی؟ بەڕاستی چەند خاڵ ئەمە ئەو حکومەمان داینە دەستێتە ئێستا هیچیان بۆ نەخبێت. پێتان وایە لانەکانی دیکە گە جڵەوی دەسەڵات بگرنە دەست دەتوانن شت بۆ هاوڵاتیان بکەن؟ وتت حکومڕانەی پێشتر هیچیان بۆ هاوڵاتیان نەکردووە. پێت وایە کە ئەوانەی تر بێنە سەردەسەڵات حزبەکانی دیکە بتوانن خزمەتی هاوڵاتیان بکەن؟ وەڵا هیوایەکمان بۆماوە بەڵام ئەوانەی پێش هیچیان نەکرد. زۆر باشە بۆ ئەوەی کە گۆڕانکاری لە دەسەڵات دروست ببێت نخبەیەکی دیکە لە حزبەکانی دیکە بێنە سەردەسەڵات پێویستە هاوڵاتیان چی بکەن؟ ئەرکی هاوڵاتی چییە لەم نێوەندەدا؟ ئەمە تەوەری سەرەکی بەرنامەکەمانە لەسەر ئەمە چ قسەیەک تێ هۆنیاخان. وەڵای ئەرکی هاوڵاتی چێلەوە بەڕاستی هاوڵاتی مامسمانێکی سیوەی سەدا هاوڵاتی چی هیوای نییە هەتاکو بڵێ هەڵبێتدا. هەوڵەکەی چۆنە؟ بەشێکیان سار بوونەتەوە لە پرۆسەی دەنگدان. ئەرکی سەرشانیان نییە کە بەشداریەکی کارا لە پرۆسەی دەنگدانەکان بکەن وە لە ڕێگەیەکی دیموکراسیەوە بە دەنگەکانیان بتوانن گۆڕانکاری دروست بکەن؟ وەڵا پێویستە دەنگ بدەین ئەو گۆڕانکاریە بکەین هیچ کە حکومەتە دەستەرمان ئەفات بێتن دەسەڵاتی نوێتر بێتن هەتا باشتر بڕواتر وڵاتمان. بەڵێ هۆنیاخان لە هەولێرەوە لەگەڵمان بووی. سپاس بۆ سەرنج و تێبینیەکانی بەڕێستان. باوکی مەڕوان لە کەلارەوە لەگەڵمانە. باوکی مەڕوان فەرموون. سلام علیکم دەستخۆشی بەرنامەکەتان لێکەم. زۆر سپاس بۆ بەڕێستان. وعەلەیکە سەلام باوکی مەڕوان. چیتانێ لەسەر تەوەری بەرنامە فەرموون؟ دەستخۆشی تەوەرەکەتان لێن. تەوەرەکەتان تەوەرەیەکی زۆر جوانە. بەڕاستی مەسئلەی گۆڕانکاری بە خەڵک ئەکرێت. گۆڕانکاری بەو کەسانە ئەکرێکە دانیشتی ئەم هەرێمە چەلای چەندێکە بەدەستی ئەمانەوە ئێمە ئەناڵێنین. چەلای چەندێکە ئەمانە تاقیمان کردنەسۆ مەسئلەیەکی ئەوەی ئەگەر جارێک خەڵەتیایی خوا بیانگرێ ئەگەر دووەم جار خەڵەتیایی خوا خۆمان بگرێت بەس ئەوە ئەڵێم بە جەماوەر و بە خەڵکی هەرێمی کوردستان ئیتر بەسە با ئەوە بکەین گۆڕانکاریی گەورە دروستکەین. گۆڕانکاریش بە چی ئەکرێت؟ گۆڕانکاری بە جەماوەر ئەکرێت. ئەگەر جەماوەر خۆپیشاندانی نەکردایە، ئەگەر جەماوەر
سنگینا ڕزایی بەرز نەکردایەتەوە قەسەم بەخوا ڕەبووسەکەیشیان نەوێدا. سپاس بۆ باوکی مەڕوان لە کەلارەوە. دایکی ئەمیر لەکوێوە؟ دایکی ئەمیر لە چەماڵەوە. دایکی ئەمیر فەرموون. دەستخۆشیان بەرنامە بەڕێزتان لێکم. خوای گەورە بەرەکەت بکەوێنێتە ئیش و کاتانەوە. خوای گەورە سەرکەوتوتان کە ئینشاءالله لیستی کۆمەڵ هەر سەرکەوتووە بێ. لیستی 104 داواکارم لە خوشکان ئەو خوشکانەی کە هاوسەریان لە شەڕی براکوژیە هەتا توانیان شەڕی براکوژیان بە خەڵک کرد، مناڵیان هەتیو کرد، ژنیان بێ هاوسەر کرد، ماڵیان وێران کرد، اینجا هەتا توانیان ئەم حکومەتە گەندەڵە قوتی ئەو خەڵکیان بێ دەرەودانە دێناو دورگەکان. اینجا دوای شەڕی داعشیان بۆ خەڵک نایەوە. داواکارم ئەو خەڵکە عەقڵی لە چاویان نەبێ عەقڵی لە مێشکیا بێ. لەمە پێش لە 27 ساڵی پێشوە چیان بۆ خەڵک کردووە، لەمە دوای شەر ئەوە بۆ خەڵکەکەن. داواکارم خەڵک دەنگ بەو لیستانە بدا کە دێ میزانەی خەڵکە کە ئەندام پەرلەمانەکانیان دەست پاکە، داویان پاکە، هەتا توانیان ئەم حیزبە عیلمانیانە فاحیشیان خستە ناو خەڵکەوە، کۆمەڵگایان تێکدا، دژمنایەتیان بۆ خەڵک نایەوە. چی خوای گەورە پێی ناخۆش بێ بۆ ئەو خەڵکیان کردووە. ئەو خەڵکە تاکەی فام ناکاتەوە. قسەی پێشونان هەیە ئەڵێ یەکەم جار خوا بگرێ، دووەم جار خوا خۆم بگرێ. 27 ساڵە خەڵک خۆڵەکەنە چاو خەڵکی. 27 ساڵە سەر لە خەڵکی شێنێن. ئەو خەڵکە بۆ تۆزێ فام ناکاتەوە. بزانە ئەندام پەرلەمانەکانیان چیان کردووە. ئەم جارە هەمیشانەکە و دەنگ بێنن بە موچەکەش بە خەڵک نادەن، خەڵک زیاترەکەی نەکۆیلە، خەڵک زیاتر ئەکەنە دادەستی خۆیان داوا لە خەڵکێکم تۆزێ فام کاتەوە. خاز ئەو ئافرەتانەی کە سەرگەردان بوونە ماڵوێران بوونە بە شەڕی براکوژی ژیانان لە خەڵک تێکدا، بە شەڕی ژیانان لە خەڵک تێکدا، دەنگ بۆ ئەم حکومەتە گەندەڵە نەدەن. بە عەقڵمان لە چاومانە نەبێ لە مێشکمان نابێ. سپاس بۆ دایکی ئەمیر لە چەمچەماڵەوە. سپاس بۆ سەرنج و تێبینیەکانی بەڕێزتان. سنوورخان لە سلێمانیەوە لەگەڵمانە. سنوورخان فەرموون. بەڕێز سڵاوت لێ بێ. سڵاو لە بەڕێزتان سنوورخان. زەحمت نەبێ بەڕێزێکم. ئەم حکومەتەی کە 27 ساڵە ئێمە هەمانە حکومەتی کورتی کاتێک هاتووە لە یەکێتی و پارتی. بەڵێ. لە ماڵوێرانی و لە نەهامەتی و لە خەموو خەفە زیاتر تی بۆ کورد پێ بۆ چەند ساڵە تی بۆ کورتێناو لە نەهامەتی و لە ماڵوێرانی و لە دەربەدەری زیاتر و ئەوەتەی کورتێ ئەوتەی من لە بیرمیا هەموو ژیانمان بە خەموو خەفەت بەسەر ژیانمان هەمووی بە ناخۆشی بەسەر برد. ئەوەتەی من لە بیرمی ئەوتا پێی بووین کاکە جان ئەوەتەی هەن بۆ غاز ڕاکەین بۆ نەوت ئەبێ ڕاکە کورد بۆ کارەبا ئەبێ هەر ڕاکەین بە مەسموحەیەکەوە. داواکارم لە خەڵکی هەرێمی کوردستان بە تێگڕا ئەم نەهامەتی و کارەساتان لەبیر نەچێت. خەڵکی ئێمە ئەبێەوە زۆر وەسیار بێ، ئەبێ زۆر عەقڵ بێ. ئەم چارە ئێمە بیست و کاتێکیان 27 ساڵە ئێمە دەنگ بەم حیزبانە ئەین خەتای خۆمانە خەتای میلەتی کوردە قەت عەقڵ نادین. ئەگەر بیر بکەینەوانی ئەگەر بیر بکەینەوە یەک زەڕە میلەتی کورد عەقڵ بێ یەک زەڕە دەنگ بەم حیزبانە نایە. پەیامی من بۆ هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان دەنگ بە یەکێتی پارتی نێن بە هیچ شێوەیەک دەنگیان پێنە ئەگەر حیزبێکی باش بوونە بەرمینە نەوتیانەیە کاکە بەخەڵک بەرمینە نەوتیان ئەیە چۆن باشە ڕوویانە داوای دەنگ لە خەڵککەن بۆ خوایە من بوومایە بە هەموو تەمەنم ڕوون ئاو لەم کوردستانی ئەدانیشتم. خۆ ئەگەری ئەم میلەتان بە دەردێک بردە کاتە جا ئەسی نیوەی خەڵک تووشی نەفسی بووە بڕوا قەنعەتی هەبێ لە خەفەتا خەڵک شتێت بووە بڕوا کە خزمێنەتێکی خۆمان لە بر ساڵ لە خەفەتا ئەو نەبێ مەسیحەوە چی کارە بە هەڵداتەوە لێمەڕا خوا تێک چۆن تووشی نەفسی بووە دەستێ مناڵۆ کرێسیە دەربەدەرە ئەم دوو حیزب ئاگان لە خەڵک نییە لە خەموو خەفەتی خەڵک نییە بۆ خوان چێرێن بۆ خوان ئاگان لە برسی نییە کاکە جان ئەم 27 ساڵی ئەم دوو حیزبە هەیە درۆکەن لەگەڵ خەڵک بە درۆ وعد بە درۆ پەیمان ئەیان هیچ لەگەڵ میلەت ڕاست ناکەن. ئەگەر ڕاستیانەکرد چۆن سەڵەوە پێشتاو پشتی تر خەڵقای بێکێتی و پارتی وتان بەشکە ئەم جارەشتان بۆ بکەن وا بۆ معاشی خەڵکیشیان بڕی کاکە جان بەخۆ ئەم حیزبانە فێر بوون ئەڵێ ئەم خەڵقا
عليهم خلق دنمان هرتي ايه دنمان هرتي ايه جابا بخومان هدران بوكن تلك دنيان هنا كاتجان اجان لفقير وجارنيا بخوان بو اوروبا بەڵای سنوورخان لە سلێمانیەوە کاتی باشم پێدای سپاس بۆ سەرنج و تێبینیەکانی بەڕێستە خەڵق پارەی نان بکڕێت سپاس بۆ سەرنج و تێبینیەکانتان سنوورخان باوکی محەممەد دەمێکە لەسەر هێڵوەستاوە باوکی محەممەد لە دەربەندیخانەوە لەگەڵمانە باوکی محەممەد فەرموون. السلام عليكم. عليك السلام ورحمة الله باوکی محەممەد. جوانەکەم باشی؟ زۆر سپاس بۆ بەڕێستان باوکی محەممەد. بەڕێستان چیتان هەیە لەسەر تەوری بەرنامە؟ وەڵایی بەرنامەکەتان بەڕاستی بەرنامەیەکی جوانە دەستخۆشتان لێ دەکەین. سپاس بۆ بەڕێستان. بەڵام من یەک بینمێ بە خەڵکی کوردستان. ئەگەر خەڵکی کوردستان ئەیانەوێ شەڕی براکوژی بەردەوام بێ، ئەگەر خەڵکی کوردستان ئەیانەوێ ڕبع موچەر نەشمێنێ، ئەگەر خەڵکی کوردستان ئەیانەوێ دز و گەندەڵ هەر مەسئولیان بێ، ئەگەر خەڵکی کوردستان ئەیانەوێ داهاتی ژێرزەوی و بانزەوی هەر بۆ مەسئولەکان بێ، بۆ دز و گەندەڵ و پیاوخرات بێ، ئەگەر خەڵکی کوردستان ئەیانەوێ حکومڕانی باش لە کوردستانە نەبێ، ئەگەر خەڵکی کوردستان ئەیانەوێ خەڵکی گەندەڵ حکومڕان بێ بەردەوام بێ، خەڵکی کوردستان ئەیانەیە خۆیان فەقیرتر بن لەبەرەوە مەسئولەکانیان باش بن، ئەوە یاخوا پیرۆزیان هەر گەندەڵی هەر زاڵم باشە بۆمان. بەڵام بەداخەوە بۆ دەمدەری کورد، بەداخەوە بۆ ئەوانەی کە 27 ساڵە دەنگەدەن بە شێرحەونەکانی کوردستان بە دوو بنەماڵی بەرزانی و تاڵەبانی بە هەموو خائینەکان بە هەموو ئاوازەکانیان بەڕاستی ئەوەی خەڵکی کوردستان بینی لە بنەماڵەی تاڵەبانی و بەرزانی جگە لە نەهامەتی، جگە لە ماڵوێرانی، جگە لە دەربەدەری، جگە لە فەقیر بوونتر، جگە لە هەژار بوونتر، ئێمە هەر لە دەربەندیخانە برا جوانەکەم 20 ساڵە IUP دەخۆین IUP 20 ساڵە تو خوا بگەر لە جەناب دەکەم لە هەموو ئەوانەی کە گوێیان لە دەنگی منە چیە قبوڵەکە 20 ساڵ لە کوردستانە لە پایە حکوومەتی کوردیە IUP خواتەوە، لە پایە حکوومەتی کوردیە ئێمە تعریب کراین لە گەرجانە بۆ هەولێر لە هەولێرەوە بە سلێمانی تو خوا ئەمەی حکوومەتی کوردی کردی بە خەڵکی ئەم میلەتە، تو خوا بەعاتش کردی، تو خوا ئێمە ئەمانە بەعات خراپە هەزار ئەوەی ئەمانە باش بوو، کاتێک خەڵکی کوردستانی خۆمان جوندی بوو عەسکەر بوو لە سەرباز بوو لە کاتی زەمانەی حکوومەتی بەعەتا خوانەخوا ڕۆیشت لە بەرگانی چەند شەهید دەبوو ئەبوو خێر بۆ ماڵ و مناڵەکەی، بەڵام ئێمە بەڕبع موچە ئەڕێن شەهید دەبین ئەبینە خەفەتتر بۆ ماڵ و مناڵمان. باوکی محەممەد ئەگەر هاوڵاتیان بەم شێوەیەن باوکی محەممەد ئەگەر هاوڵاتیان بەم شێوەیە لە ماوەی ڕابردوودا لە ژێر چەتری حکومڕانی هەرێمی کوردستاندا ژیاون، ئەدی بۆچی لە کاتێکدا فرسەتێک دێتە بەردەستیان بۆ گۆڕانکاری ئەم فرسەتە ناخۆزنەوە بۆ ئەوەی کە خوانی لێ دەرباسکەن؟ ئەمە هاوڵاتیان خودی خوا نین کە خۆیان بیانەوێت لەناو ئەم هەموو واقع و گێژاوانەدا بمێننەوە؟ برا جوانەکەم ئەوە ئێمە بندیواری قبوڵەکەین، ئەوە ئێمە بەیانەیە ئەوەی بۆ نێژی جوعە و بندیوارین، ئەگەر ئێمە خەڵکی باش بین ڕێزمێ خەڵکی باش هەیە بەن خەڵکی باش وەکو پیاوی مرد زۆر کەمە، وەکو مامۆستا عەلی باپیر و بزوتنەوەی گۆڕان زۆر کەمن، بەڕاستی خەڵکی کوردستانی خۆمان ڕێزم هەیە پیاوی گەندەڵی هەیە، پیاوی مرد وەکو مامۆستا عەلی باپیری ناوێ، پیاوی وەکو ئەحمەد حاجی ڕەشیدی ناوێ، پیاوی وەکو یوسف محەممەدی ناوێ، ئەوانەیان ئەوێ کە زوڵمیان لێ بکەن سەعدان لێ بکەن. کاکە برا جوانەکە من چەندین نمونەم لایە لەم مەنتیقەی ئێمە خەڵک بووە لە زەمانەی حکوومەتی بەعەتا ئیستیخبارات بووە، جاز بووە، پرسان بووە، تا چەند ساڵێکی دوای ڕاپەڕینژ یەکێتی بووە، ئێستا بۆتە خانەشینی فارسی بە ملیۆنە دینار باریژەوە زەر نوێژەکە. ئێمە ڕێزمێ بە جەناب بۆ بیدارانیش ئێمە نە ئەزانی موسڵمانی نە ئەزانی ئینسانی، بەڕاستی ئێمە سپاس بۆ باوکی محەممەد لە دەربەندیخانەوە، سپاس بۆ سەرنج و تێبینە جوانەکانتان. حاجی عومەر لە سەی سادقەوە هاوکارانمان ئاماژە بۆ دەکەن کۆتا پەیوەندی بوو. بەڵە بەڕێزان باوکی محەممەد لە دەربەندیخانەوە کۆتا پەیوەندی بوو، بەڵام بەر لەوەی کۆتایی پێبێنم حەز دەکەم ئاماژە بە شتێک بکەم، ئەویش هاوڵاتیان بۆچی نانەوێت گۆڕانکاری دروستکەن لە پرۆسەی سیاسیدا. لە زنجیرە سیمینارەکانی دکتۆر مەحموودی معەزەمیدا
یەکێک لە تەوەرەکان ئەوە بوو کە کۆمەڵە هاوڵاتیەک لە گوندی خوێدا دەژیان پرسیاری لە ئامادەبوان کرد کە بۆچی لە کاتێکدا ئەم گوندە هیچێکێک لە وەسایلەکانی ژیانی تێدا نەبووە، منتیقەیەکی زەرعاتی نەبووە، سەرچاوێکی ئاوی نەبوو، گوندێکی خوێڵێن بوو، بەڵام بۆچی هاوڵاتیان ناندەویست ئەم گوندە جێبێڵن و بستە شوێنێکی تر بۆی کە ژیانێکی خۆش و بەڕەفاهەیەت بژین. هەرێکە وەڵامێکیان داوە، هەرێکێکیان وتی کە یادەوەریان لەگەڵ ئەم گوندە هەیە، هەندێکیان وتیان ئەمە شوێنی باو باپیرانیان بۆ، هەندێکیان ئیتر هەرێکە و بەو جۆرە. بەڵام لە کۆتاییدا ئەوەی کە سیمینارەکەی پێشکەش دەکرد دکتۆر مەحموود وتی نەخێر تەنها یەک هۆکار ئەوانی لەم گوندەیە داهێشتوتەوە، ئەویش ئەوەیە کە هاوڵاتیان ئەم گوندە ئیرادەیان نەبووە بۆی کە ئەم گوندە جێبێڵن، تەنها ئیرادێک بەسە بۆی کە گۆڕانکاری لە ژیانیاندا دروست بکرێت. هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش بۆی کە ئەم دۆخەی هەرێم تێیدا دەگەوزێ بۆ ئەوی کە ئەم دۆخە ببێ بە دەریچەیەک بۆی کە لەم دۆخە بستنە دەرەوە پێویستەکە ئیرادان هەبێت وە گۆڕانکاری بۆ خۆیان بە پەنجەکانی خوان بە ڕێگەیەکی سلمی و ئاشتیانە لەسەر سنووخەکانی دەنگدان دروست بکەن. خۆشەویستان بەم جۆرە کۆتایمان هێنا بەم ئەڵقەی بەرنامەی دوانگەی خەڵک و تا بێ گەیشتنەوە لە ئەڵلقێکی دیکە و سبەی یاخود ڕۆژی شەممە کاتژمێر 5 سەر لێوارە هەموو لاکتان بەخوای میهرەبان دەسپێرم. خواتان لەگەڵ.